لە ڕۆشنبیران و خوێنەر خوێندنەوەیەک بۆ کتێبی نیار کرا. نیار ناوی کتێبێکی نوێیە بە ئامادەبوونی ژمارێک لە ڕۆشنبیران و نووسەران و هەروەها خوێندنەرانی کتێب لە چوارقوڕنا خوێندنەوە بۆ ئەو کتێبە کراوە. کتێبەکە لە نووسینی ڕۆژگار ئەنوەر شێخەیە و بەرهەمی چاپکراوی هونەری نووسەرە لەلایەن سەرۆکاتی شارەوانی چوارقوڕنەوە سپۆنسەر کراوە وەکو لە دیمەنەکاندا دەبینن. ناوەڕۆکەکەی چەند دەقێکی شانۆییە و کراوە بە هۆنراوە و هۆنراوەکانیش کراون بە گۆرە. لە چاپکردن و بڵاوکردنەوەی ئەم کتێبە سەنجینەی مامۆستا ڕۆژگار شێخە کرد و نیاری کردە جوانترین دیاری بەهارە. سەرەتا بەخێر بن سەرچاوان ئامانج لە کۆکردنەوە و بە چاپگەاندنی ئەو بەرهەمە نەبوونی یان بابڵین بۆشایی هونەری شانۆ و میوزیک پێکەوە بوو لە ناو قوتابخانە و زارۆخانەکاندا. بەرمەبنای ئەوە هەوڵم داوە کە 11 بۆ 12 دەقی شانۆی کۆ بکەمەوە و دوجار هۆندراوی بکەم بێ ئەوەی لە ناو نیشانەکەی یان پەیامەکەی دوورکەوێتەوە و ئامانجەکەی خۆی بپێکێت بۆ ئەوەی کە چیتر فێرخوازی کورد یا با بڵێن خوێنکاری کورد بەلای شانۆی ناکوردانە یان با بڵێن پەیامی ئامانزداردا نەڕوە، چونکە شانۆیەکان دەقی شانۆی کوردین پەیامی کوردانان هەیە، پەیامی پەروەردەیان پێ کە لایەق بە فێربوونە. مامۆستا ئەم کتێبە وەکوانەیەکی پەروەردەی لێرێت لەناوە ئەوە دووەم کتێبی منەکە لە ناو ناوەندەکانی خوێندندا جێ دەگرێ و خوێنکار سوودی دەبێت، چونکە هەم بۆ مامۆستای هونەر هەم بۆ خوێنکار سوودی هەیە. دیارە باغی هەر مەبنای ئەو باغەش بوو کە ئەنجومەنی شارەوانی و سەرۆکاتی شارەوانی چوارقوڕنا دەرکیان پێکرد و سەپۆرتی کارەکەیان کرد و چاپیان کرد. ئێمە هەوڵمان بە قۆناغدا تێبڵێن هەر کاتێکمە لە زەنگی کۆتایی لە چاوەڕوانی ئەوە بووین لە زووترین کاتدا زەنگ لێدات و بڕۆینەوە بەرەو ماڵەوە کتێبەکان لە قۆناغی سەرەتایی وانەی پۆلی دوازدەی پێنابێت فێر نابێت لەبەرەوەی خانەی مێشتی و منداڵە لەو ئاستەدانیە بتوانێت خەزنی ئەم زانیاریە زەبەلاحانە بکە کە ڕووبەڵی دەبێتەوە. لە ستەیجی ڕۆمانی لە سلێمانی کۆنسێرت دەکەن لە ستەیجی ڕۆمانی یان لەسەر ستەیجی شانۆ شانۆکاران بەم شێوەیە نمایشی بە شانۆیان